بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارش لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە خوای پەروەردگار ئەو کار و کردەوەی کە دەیکەین ئەوەی کە ڕۆژانە ئەنجام دەین نێتمان باشکە نێتمان وا لێ بکە کە خالیسەن مخلیسەن ئینشاءالله بەخوای پەروەردگار بێ چونکە ئەگەر وانەکەین لەسەری قەرزارە بینەوە خۆ ئەگەر نێتیشمان بۆ خوای پەروەردگار بێ بۆ ڕەزەمەندی خوای پەروەردگار بێ بە تەئکید بەرەکەت ئەچێتە کارەکانمانەوە و ئەو کارانشی کە دەیکەین بە تەئکید بە دڵی خەڵکە بێ یاخود بۆ چاکەی خەڵکە بێ خوای پەروەردگار ئینشاءالله کار و کردەوەمان لێ قبوڵکە و لە ڕۆژی دواییدا پاداشمان ماتەوە نەک وەکو کردەواریڵە بە چڕ و چاومانی داتێتەوە خوای پەروەردگار پشتیوانی هەموو لایەکمان بێ ئازیزانم ئەم جارەیان هاتووینە دەشتە بە پیت و بەرەکەتەکەی مەرگە دەشتی مەرگە و لە گوندی مەمەنداوین ماشەڵڵا دەشتێکی تا بڵێ پان و بەرین تا بڵێ فەڕ و بەرەکەت ئەم ساڵ ئەلحەمدولله خوای پەروەردگار منەتی خۆی زۆر نواندووە و هەروەها خەلە و هەروەها دەغڵودانیان ماشەڵڵا تا بڵێ سەوز و جوانە ئێستا گەرمەی بەهارە لێرە بەڕاستی بەهارێکی تا بڵێ جوان ئینشاڵڵا ئێمە ئیشمانەوەیە کە ئەم بەهارە بەم جوانیە بەم سەوزیە بینی ناو ماڵەکانتان وەکوتم ئێمە لە مەمەنداوین گوندی مەمەنداوە کەوتۆتە ئەوەی کە پێگوترێ دەشتی مەرگە گوندێکە نزیک لە ناحەی بنگردە و سەر بە ناحەی بنگردە و هەروەها قەزاکەشی بریتە لە شاری ڕانیە بە هیوای ئینشاءالله بەرنامەکە بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و هەروەها دڵ و دەروونتان پێ ڕۆشن بێتەوە فەرمونون بە پێکەوە ئەمڕۆ لە مەمەنداوە بێ ئازیزانم بە ئێراڵێن قەبرستانی پیرمامەند دیارەکە قەبرستانێکی زۆر کۆنە هەر بە قەبرەکانە دیارە سەیریکە پێشە چێ گوندی مەمەنداوە ئەسڵەکەی بگەڕێتەوە بۆم پیرمامەندە ینی ناوەکەشی لەوە هاتوێ وەلو من دوایی پرسیاری شەکەم بەڵام سیرکە قەبرستانێکی زۆر قەرەباڵغا قەبرستانێکی زۆر کۆنیشە ئەگەر چی ئێستا هیچ شوێنەوارێک نەماوە ینی ئاوا سیرەکە هیچ قەبرێک ناناسرێتەوە هەر ئەسڵەن نازانی قەبرەکان کامە دووچێلی هەر قەبرێکە ئەگەر ئاوا ینی زۆر بە دیقەت و دیقەتێکی ور نەدەی نازانی لای سەری کابرا کەوتۆتە چۆ و لای قەچەکانیشی کەوتۆتە چۆی واخۆت قەبرەکان چکە وردە وردە لەگەڵ ئەرزەکە تەخت بوون و شوێنەواریان زۆر نەماوە ئیتر ئەمە مەسیری ئینسانە ئەمە لە دنیای ئەمە ئاوا ئەژین بەم هەموو تەماح و بەم هەموو چاوچونەوەکی و کۆکردنەوەیە ئەمەش عاقیبەتی ئینسانە دێ لە گۆڕێکی ئاوایە دوای چەند ساڵێک شوێنێواریشی نامێنێ ڕاستە ئێستا قەبرستانە قەبرستانی گوندی مەمەنداوایە خەڵکی ئەم مەمەنداوایە حەقی خۆیانە بڵن کاکەمە باو باپیرانی ئێمن بەڵام ئەگەر هاتنە سەر ناسینەوە باوەڕ ناکەم هیچ کەسێک بتوانێ قەبری باو باپیری خۆی بناسێتەوە کەواتە کۆتایی دنیا کۆتایەکی با بڵێن زۆر ونەون ینی ئینسان زۆر گرنگە لە کاتی ژیانکردنیا وەختێک کە زیندووە بیر لەوە بکاتەوە کە عاقیبەتەکەی بەم شێوەیە کە دەمرێ هەر گۆڕە و ناویشە بێواتە ناویشی نامێنێ كاوسمان جا سلام عليكم السلام ورحمة الله بخير. سلام كاك بيون كان بخير. كاوسمان
بابزانین مەمەنداوە گوندێکی کۆنا ئەمەندای گوندێکی زۆر کۆنا بە قەبرستانەکەی بەناوبانگا کە پیاوێکی لێیە کە زۆر پیلمە من ئەوەندی کە بزانم سوالم کردو لە دۆست و برادر و ناسیا و ئانەکە شارەزام لە ئیسلام ئەچی پێغەمبەری سەڵەسەڵەم پێڵێن ئەسحابە ئەسحابەی پێڵێن تابع تابعی دڵێن تابعی تابعین پیل ئەوی تابعین پێڵێن پیلمە من پیل جا پیلمە من یەکێک لەوانەیە هەر تابعینە بەڵێ جا هەر مەمەنداوێش بەناوی ئەو پیلمەمەندێ ناونراوە ئەرە وەڵڵا قەبرستانەکە منش باسم کرد دیارە قەبرستانێکی زۆر کۆنا کاوسمان با بزانین بەر لەوەی ئەم گوندانە ڕاگوێزرێن مەمەنداوە لە دەوری 85 و 86 و ئەو کاتە دێکی قەرباڵغ بووە ینی خەڵکی زۆر تیاژیاوە مەمەنداوی بەس خاصە مەمەنداوی یازدەی 5 کە ڕووخاوە 450 ڕێزحایلە بەس ئیناو خۆی دەوری هەفتا ئیسەرۆشی لێ بوو مەرگەی لێ بوو هەنجری لێ بووە ئەو دیانی لێرە حواونەوانێ چکن ئەوان ڕوخان بنگر بۆ لە ئێرە نەڕوخا دەوری بەس مەمەنداوی 450 ڕێزحایلە کە بۆ خۆم ئیسابم کردو و دەفتەریشم هەیە بەڵام خەڵکی لاوەش زۆر لێ بۆ مان ئیساب نەکردوون عوسمانەکە ئێستا ئەوە سەیرەکەی یان ئەگە زۆر شارەزانەبی ئەو سێ گوندەی کە بەسەریەکەوەی مەمەنداوە و دیلیژە و قارەتەپا بۆ لێک ناکرێنەوە ئەوە ینی هەر قەدیمی ژوا بۆ یاخود کە تازە بنیاتان نایەوە ئاوە ئەو تێکەڵ و هینە دروست بووە قەدیم وانە بووە قەدیم مەمەنداوە دژی خۆ قەرتەپە لەو گردەکەی بە پێن قەرەبابا بە ناوی قەرەباباوەیە هات تێرەکانە پێم وایە دیلیژەش لە بەینی هەرکاندا دروست بووە لەوێ هەرکاندا دروست بە بەڵا دیکە ئێستا تۆ فەرقی پێ ناکەی شوێ قەرتەپە و شوێ منداوە بەچم بخۆم فەرقیان پێ دەکەم بەڵام هەستێ فەرقیشمان نییە سبحان الله لە هەموو شتێک تێکەڵاوە حارز و نێوان و هەموو شتێکمان تێکەڵاوە کاک عوسمان با بزانین ئێستا شکور ئاوەدانە گوندەکە خوای بەزیاد بێ ئێستا ئاوەدانە مەمەنداوە تەقریبەن 40 ڕێزحایلەی لێیە قەرتەپە دەوری 35 لێ دیلیژە 30 لێیە وەکو ڕێزحایلە باشە ئەی خەڵکەکە ئێستا ژیانیان لەسەر چییە وەڵی زیادی بەش هەرە زۆری سەر کشت و کاڵیە مەڕی ماڵاتیش بەخێو دەکەن بە حەقەت مەڕی ماڵاتی کشت و کاڵ هەندێک بەنەماریشمان هەندێک قسمان دەست نە بەعرێش بەعرەکەش دەکەن دەگەڵی بۆڵم چونکە بەحرەکەشتان لێ دوور نییە بەعرەکەش دەکەن دەگەڵ هەندێک کەس هەموو کەس هەموو کەس بۆی ناکرێ باشە بیستمە ئەڵەن مەمەنداوە بۆ کاڵەکانیش بەناوبانگە کاڵکی باشی لێدێ کاڵێکی مەمەنداوی هەر زۆر بەناوبانگە خاستەن ساڵان پاییزان بەڵام چەند ساڵێک پێش ئێستا دوو هات نوتاری ئەمریکیە تا داشمە پەیامیش قادۆچێ هەموو دیان ڕژ بۆ ێرەکانە قادۆچە لەو کاتێوە لە پایزان شتشین نابێ تەنانە جاشی نابێ جارۆ بارێ بۆم باسکە با بزانم ئەو کاڵەکانە ئێوە چۆنێکن هەروەکو شوێنانی تر ئەرزۆ کێڵن و تۆی پێەکەن و یا شێوازی ئێوە جیاوازە شێوازی وڵات تەقیم هەر وەک جێکە ئەم دەمانە گاسێکی لێ دەدەین پێڵێن شێوی دەکەین لە مانگی سێشدا دای دەچێنین ئەوە ئی بەهاران ئی پایزانیش کە بەعر کەم دەکا ڕۆژانە 2 مەتر 3 مەتر کەم دەکات بە 4 ڕۆژان دەچین جایان منداڵێکی وەکو کوڕەکەی کاکەجیهادی بە تۆبەسان لە لاقی لە دەستی دەکا و لە عەرزی دەکا پێش پێدا جا من مەبەسم ئەمایان بوو ئەمە شتێکی زۆر تایبەتە کە وەختێک بەحرەکە ئەرزەکە بەجێ هێڵە ئەو ئەرزە شێدارە چۆ مەیلۆ قومە ئەوە پێچێشتی باشتیا سەوز ببێ ئەوم بۆ باسکە ئەوە چۆن دروستەکەن قۆربان ئەوە منداڵێکی ئەوە منداڵک تۆزە گەنج عاقڵی تۆزە هەبێ تۆ بێسانی بۆ پڕ دەکەن لە جیپانی هات بڵێن کوڕی خۆم شۆقاوێک ناشۆقاوێک دەنچ شتیاوە بەرداتاتەوە دەرێ جا پاشی 10 ڕۆژ 12 ڕۆژ ساڵان بژارمان دەکە عەرزەکەمان جارێک هەڵدەجێرا بەدەستی بۆ خۆمان پاسی وێڵان سبحان الله بە ئیسفادی هەبوو بەرەکەت هەبوو ئەو کاڵەکە دێمیە یاخود وەکو کاڵکی بەراوی دەرێت هەر کاڵش خۆمانە کاڵەکە دێمیە کاڵەکە دێن بەڵام 2 ساڵ بووم بخۆم تۆکم پیدا کردبوو حاج شالێردا و کاک محەممەد پێڵە ئەنەناس کاڵی زۆر بەناوبانگ و زۆر خۆش و بۆ منتقەی مەدەبوو ئەمر دەرکردبا بە 10 ڕۆژان ئەوە نەدەب خەران دەدەبوو باسی خۆمان خەرا دەبێت ئەو خۆمان وڵا 24 ساعت خەرا دەبێت کەگەی شکر خەڵکەکە گوندەکەی خۆش دەوێ بەجێی نایەڵن سپاس بخواری وڵی هێنمان خۆش دەوێ هێنمان خۆش دەوێ ئەوی کەلماوینەوانێ خۆشەویستەکە بێعەددە ئارە بەخۆی لەخوا بەزیاد بەژیانمان لەسەر ئەوەیە ودی لەخوا بەزیاد معاشخۆر و تابینی معاشی بەعامە خەڵک معاشخۆرمان نییە تۆزە هەندە مردەکەمان نان ئەی مردەکان بە زیندینیمانەش کرد ئارمردی هامانەشتەی لەخوای بەزیاد بە زیندەکەنیمانە کابدوڵا سەلام عەلیکم سلام و ڕەحمەتوڵڵا سەرچاوەکان بەخێرن قوربان سپاس دەکەم
تۆ پێم بڵە بزانم تۆ لە مەمەنداوە لە دایک بووی بەڵێ ینی بە مناڵی و مێرمنداڵیش لێرە بووی بەڵێ هەر لێرە بووم باشە تۆ پێم بڵێ وەختی خۆی بۆ سەردەمی مناڵی و مێرمنداڵی ئێرە خۆش بوو وڵڵیان خۆش بوو سا بوو هاتومێرە لەبەرەوەی ئەو دەمەی خۆش بوو ینی یادگاری و یادەوەریت هەیە حتمما لێرە بەڵێ یادگاری و شتت هەیە لێرە زادگاری چۆن وڵە هەر بە تۆ ئەسا بەسەرم بۆن منە هات و چۆت کردووە و قوربان لێرە ژیاویت و ساماقدە بە لەمانیمان کردووە ماڵاتمان بەخێو کردو چونێکی ماڵاتی و هەموو شتێکمان کردو باسی ماڵاتت کردوتە دەستان باێنێ ماڵاتم لێ خوڕیوە ماڵات لێرە بە زەحمەت بەخێوکردنی بەخوای بە زەحمەتە لەوەی پاوانمان نییە بەس قەرسینی بۆ دەکەین دەغڵدانی بۆ دەکەین لە دووبارەی و لە باشە کە ئێستا سەیری بە منداوایەکە هەر چوار دەوری دەغڵودانە تۆ پێم لە هیچ ڕێگایەکتان هێشتۆ تۆ ماڵات بگاتە ئەو مەرعەوشتانە بەڵێ ڕێ هەیە بە هەموو شتراوەتە بە بەڵێ مەڵامان نییە باز لە بۆ دەشت هەیە هەموو ڕێکە ینی ئێوە ماڵاتی زیاترە خێنە ئەو دەشتەی بەڵێ ئەم دەمانە تا دەغڵ بڵێ دەگە گوڵی شگر دەمەی داگەڕ تاق دەڕاستە تۆ پێم بڵێ ئەم دەشتە قوڕ بێ بۆ سمی حیوانی خراپ نییە بەخوای ینی تووشی تەبق و نازانم ئەم نەخۆشی شتانی ناکە وڵی مامۆساجان قەدیم ئەو تەبەخە نەبوو ئێستا لەوتی هاتوونێ لادیەکەدان بۆ پیدا بووە ئەوش ئەو جەڵەمانەیەکە دێنی ئێران و لە شوێنە ڕادێدنا تەبەخەمان نەدیێ لە ماڵاتی خۆمان هەر بۆ بەعرێش چون بۆ قەرسیلی چونەکە عجوسمان دەزانێت بەس ئێستا لە پیدا بۆ تەبەخە بۆی جەڵب دێن تەبەقان پێوەیە نەخۆشیان پێوەیە لا هەندێک شوێن ئەڵێن ئەرزی قورتۆزە بۆ حیوانی خراپە بۆ مەڕی خراپە بۆ مانگای ئەڵە قوڕەچێتە سمەکانیەوە تووشی عیلەتیانەکە من منداڵ هەژدە ساڵەوە زامەتا ئاستا من قەدیم نەخۆشی نەبووم مە ماڵاتە گاران 500 سەر مەڕ بووە ماڵات بووە تەبەقەی تیانە منە خۆشتیانە بووە مەگەم دەبکە مانگای مر بێدەنا ئەوە نە بە ئاجۆسمان دەزانێت بە ئێستا هەموو ساڵ هەیە بەهاران تۆ بەس ڕەشە وڵاخ ڕاگرتووە حیوانی وردن نیە نەوەڵی من نەمە باو بە پێرەهان بۆ بە ئێستا فەوتان و فەتان دوان بۆ خۆمان ماڵاتمانم ڕەشە وڵاخ ئەی بابزانم هین دەغڵودان چت کردووە وەڵی دا گەنم و جۆ گەنم و جۆشتووە ساڵان قەدیمتر ینی جۆ زۆرەکرا کەچی ئێستا خەڵک تالیبی جۆی نەماوە نازانم لە بۆی گەنمەکە پارێژ دەکە و گەنمەکە بۆ هەزنترا لە بۆی خەڵک تابیلینە ڕاز زۆر دەکرا سا بۆ خۆم دەم کرد بەس دەپاسان نایکەم هەموو ساڵی نۆ گەڵا بە هەش گەڵا ئەنگڵا من زۆر بووە بەزاد نایکەم هەژنۆ ساڵەویش ناکەم بەس گەنمەکەی دەکەم ئەی تۆ پێم بڵێ بۆ کا نازانم ساڵی وایە کاکە زۆرە زۆر گوێی نادەنێ بەس خۆ کاش قیمەتی خۆیەکە و بکەڵ ئەمە دەستگامان دەستگان کاکتانەمان هەن بڵێنمە هەن لە شوێنی معمیلمانەوە عجوسمان دەزان لەو بنارانە لەو بەری دێن بە ساران بار دەکەن هەمان دەستگای کاوتانەمانەیە قسەڵانە دەکڕین باشە ئێوە مادام الحەمدولله ئێستا زۆر لێرە بڵێ مادام الحەمدولله ئێستا قەرسیل هەیە و سەوزەجیا هەیە و زۆر تینتان بۆ نایە لە زستانەکەیە دواییش کە وەختی دەغڵیە دوورینەوە کا هەیە جۆ هەیە خۆمانەشی خۆمان عالفیان بۆ عالەفیان بۆ لێ دەکەین شتەکەی ئێوە بۆ بەخێوکردنی حیوانی زۆر سەخڵت نابن نەخێر هەسەڵەن نابین هەر ناوەڵە هەر سەڵام نابین دەبێ هەم شتەکەی خۆمانە ئەولادێ ئێستا خانووکەت پێ بگۆڕنەوە لە شاری ناچێش ئەوسا دوو خانمەوە دەزانن بە کەسرێوان ئێستا مەها لێ لەوا دەستێت بژێم پێم خۆشە لە خێوە دەشان نەک لەوێ هەق خەنەعاتەکەم وارێ وەڵڵاهی دەستمە منداڵەکان هەوی نەدێنەوە کردم بەس ڕۆژ وەختی مەکتەبێ دڵەوە بێ نامێ پەرپەل دێمەوە ناوەڵای ئەسعادە لە خێوەتی دامم لێم پێ خۆشترە قەنەعاتی وە دڵەکەم وە لێرە ئاوا دەخواتەوە ڕاستە فەرمی بەس جاری وا هەیە کورە جا ئێستا گەنجی ئێستا حەزیان لە لادێنە دەبنەوە شاری بۆ گەنجان سوڵاوە بۆ گەنجان زۆر چاکە کات خۆی ئەمەوانە بۆ گەنجمە هەر لە وڵاخەوە عزمان زانە لە بژارە بێساین بە لەموانیە و هەر لەوە فەلعاتێدا بووین گەنجی ئێستا بۆ چاچی بۆ هاتووە نعرەکەی دەکەنێ بابێ بۆیان پیدا کردە بۆخواان دەسوڕێن سابڕۆ بە شەوانە ئەتا سەرێک و دوونان و ئەگەر نووسشێت تا نیۆڕال ناستن.
خۆشەویستان کوردەواری زۆر سەرۆکاریان لەگەڵ حیواناریە هەبووە لەگەڵ ئاژەڵداریە هەبووە بە تایبەتی مەڕ ینی لە کوردەواری هەر کەسێک جەڵە بە مەڕێکی هەبوو بێ هەستێکی زۆر خۆشی هەبووە ینی هەستێکی چۆنەڵێ هەستی بە دەوڵەمەنی کردووە هەستی بە فەرەحی کردووە لەبەرەوە ینی تەنانەت بۆ شوانی ژوتوانە شوان بە دەوڵەت بی ینی وا حسابیان کردووە هەر کەسێک جەڵە بە مەڕێکی هەیە عنی بەقەدەر الحەمدوللا بەقەدەر دەوڵەتێک کاری مەیسەرە کاری ڕۆشتووە واروەها با بڵێن دڵ و دەرونی دەوڵەمەندە خی گەورە بەرەکەت بخاتە ژیانی گونشینەکانمانەوە و ئەوانەی کە ئاژەڵدارن خی پەروەردگار ئاژەڵەکانیان بۆ بپارێزێ لە دەرد و بەڵا و هەروەها بیکات بەمای ئەوەی کە دڵیان بە گوندەکانیان خۆش بێ دڵیان بە ئەوە خۆش بێ کە دەیەکان بەجێ نێهێڵن و هەروەها ئەو ژیانە سادەی کە هیانە هەم لە بواری ئاژەڵداری و هەم لە بواری کوشت و کاڵە خی گەورە بەرەکەتداریکە و دڵیان لەسەر مانەوە لە گوندەکانیان سەقامگیرکە ئینشاءڵڵا. کامەرجان سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته بخير ما وسجن. سپاس دەکەم تۆ پێم لەم ناو دەغڵانەیە چیەکەی؟ والله قوربانی مەشۆن مانگیان لێرەکان لەکەنەوە دەغڵانە. باشە تۆ بۆ مانگات کردوتە ناو دەغڵێەوە؟ ئیجا والله بەعرەکەەوە لە ژێر ڕەهاتووە ملی پێوە ناوین وردەوە دەدێەوە مەش وردەوە دەدێ ماڵاتەکەی بیان خۆین. ئاوا ینی من وتیشم وتم ڕەنگە ئێرە بێ بە ناوەڕاستی بەحرەکە قسەکەی من چۆن؟ کۆرە ناوەڵا زیاد زۆر لەسەر ماومانە ها وەردێکی ڕەش لە شوێیە بەعر هەتاوێ دەڕوا ئەگەر بێ. جاکەروا بێ لەوانە دوو عامودی ئاو لەسەر بێ ئێرە. باشە کاک عومەر کازانن بەحر ئەگەڕێتەوە دەغڵەکان خەسارە بن بۆ دایەچێنن. وڵی قوربان ئەمەجا هەر کەسە و بە کوێرەی توانای خۆی ئەمە دەمانوێت بیانکەین دەڵین سوتفەی ئیشەڵا مقدەری خۆی بەڵکەم ئێنێتوانێ جاری وا ناتەوە جاری وا دێتوانێ و ئەگەر بێشتەوە ماڵاتەکەی تێدەکەین عیبی نابێ بۆمە هەر کێشە ناوێ ئیشەڵا. کەواتە ئەرزێکی زۆر داپۆشێ وایە؟ کۆرە بەڵێ ئەرە وڵا یەکجار زۆر هەر یەکجار لە عقڵدانە زۆریش نەکارکەم. باشە تۆ پێم بڵێ ئەگەر بەجێ هێڵێتەوە جارشکە هاوینان بەجێ هێڵێتەوە چی لێ ینی تا پای زێمێنێ دەکشێتوانێ دەیکەنە بێستان و دەیکەنە ماش و دەیکەنە ترۆزی و ئاراڵا دیکەنێ. حەزم کرد لەو مانگانش بپرسم ئەم مانگانە سمیتاڵن فرێزین چین؟ ئەمە بەحام سمیتاڵە سمیتاڵ و هۆڵشتاینی. چۆنە ئێوە مانگای کوردی سەر و کارتان لەگەڵیان نیە؟ وەڵی مانگای کوردی باویان نەماوە لەکردمە ناوەڵا ئێستا بەعام بۆتە مانگای سمیتاڵ لەبەرەوەی شیری زیاترە بەروبووەکەی زیاترە گۆڵکی چاترە لە سعردا باشترە. کوتی جابا بینەوە سەر بەحرە دیسان بەحر لە مانگی چەنەوە زیاکە؟ وەڵی تقریبان لە مانجی دۆ هەموو ساڵ لە مانجی دۆ زیادی کردەوە باز ئەم ساڵ پێش مانجی دوش زیادی کرد لە پێش مانجی دووە هات. ئەیکەی کەمەکە؟ مانجی شەش ئارەوەڵە یعنی لە مانجی دووە هەتاکو مانجی شەش بەردەوام زیاکە هەتا پازدەی پێنج ئەوە بە سەریعی زیاد دەکات هەتا یەکی پێنج هەر زۆر بە سەریعی زیاد دەکات لە پازدەی پێنجەوە وردەوردە مەیلە ڕادەوەستێ لە یەکی شەشەوە دەست بەکەمکردنی دەکاتەوە. کام بەرەڵەن ئەم مانگا سمیتاڵانە زۆر ئازانین بۆ ڕۆشتن ئەوانە بەس تۆ ماوەیەکی باش دوورخستونەوە لە مەمەنداوای ئەو هاتوو چۆیە زەردیان لێ نادا؟ باشە ڕاهاتوونێ ئەوەی کە ڕانەهات پێێ بە کەڵک نایە ناوڵە ناتوانە بگاتێرە لەبەرەوەی ڕێگاکە زۆر دوور یەک سعاتی ڕێکە ئێستا من لە ماڵ بە سعاتێکی دەگەینێرە بە سعاتێکیش دەچینەوەوانێ کە ئەو ماڵاتە ڕانەهات پێێ ناتوانێ بێ. باشە تۆ پێم لە بۆ کەڵی چ دەکەن ئەی سمیتاڵانە خۆ بە ئەمەل جوانگای کوردی نایە جوانگای خوان هەیە جوانگای سمیتاڵی گەورەمان هەیە ینی هەر کەسێک ئەم مانگانە ڕاگرێ بێ جوانەکەشان بۆ ڕاگرێ شەرتیش نییە ناوەڵە ئێستا بەم سێدیانە لە من بەولا کەس جوانەگەی نییە ناوەڵە هەر لەبەری مەرگەی بەحام یەک کەسێک جوانەگەی نیە بەزە من هەمە گەڕوا بێ دەبێ هەموو جارە لێ دووەرگرن و ئەوش ماگاکەی دێنن
مانگاکە دێن و ئەمیش بۆیان چا دەکەم و بە خێرا خۆم و ئیشەڵا و خوا پاداشتی هەموو لایشیمە بداتەوەنێ وەکو هێن ئەی بزانام حیوانی ورد هیچ ڕان نەکردووە حیوانی ور ئەمن وەکو خۆم ڕام نەگرتەوە بەس لەو گوندەی 2 مێگەلی تێدا ئەوە یەکیان ئەوە تا لە پشت منەوە یەکیانەوە تا لە خوار منە 2 مێگەلی تێدا مێگەلەکان هەر مەڕن یا بزنشی تایە هەرچیان تێدا بەڵام بە حام مەڕە زۆربەی زۆریان مەڕە نەختیشان بزن هەم بۆ پێشە مەڕی و دەنایسکەنی بەحری ئێستا ئەوەندەی کە هاتووە چەندێکانی زۆر هاتووە تقریبا 20 شەوێک دەبێت بە یەکجار زۆر زیاد دەکات لێرەوە هەموو شەو ڕۆژێک 15 شەو قاو بە زیادەوە زیاد دەکات ئێستا ئەم شوێنە ئێمە لێ وەستاوین بە چەند ڕۆژی تر ئاوەگاتە ئێرە بە چەند ڕۆژی کە دەگاتە ئێرە ئیساب کە بۆ جومعی وەرەوە ئێرەکانە ئاوی تێدا ئەم جومعی بێەوە لێرە ئاوە کەواتە عادەتەن ئانی لەوانەیە بە 2-3 ڕۆژان مەترێک زیادکەن ئەوەندە زیان مەتر زۆرە مەتر تقریبا 1000 شوقاوە مەتر زۆرە بەڵێ ئەم ئاوەی دێتە ئێرە ئەزانم کە لە منتیقەی پێنجۆن و ئەوانەوە ئاو دێتە سەر ئێرە لە منتیقەی ئێران و ئەوانە دێتێت و بەفریش ئەگەر هەبێ بەفراوی شەر دێتە ناوی ئاوی کوێ زۆر بەحرەکە زیاکە وڵا ئێران ئێرە وڵا ئێستا لەم ماوەیدا ئێران شەوانە کوتیان بەریدا هەر یەکجار زۆری زیاد دەکات سەدەکەی سەردەشتێ ئەگە ئێران بەریدا یەکجار زۆر زیاد دەکات لێرە هەرە وڵا بە زیاتر ئەو عرێما لەگەڵ ئێرانەیە باشە با قسەیەکی زۆری نیش بکەین خۆمانە ئێوە پێتان خۆشە بەحرەکە زیادکە یا زیان نەکە بە نەختێ خەڵک کەوتووە زۆر کەسێ حەزی لێتی ئەرە وەڵی ئێستا بە شەو ڕۆژ کە بکاتە هۆیەکانە نەختێکیش پێی خۆشە کەم کاتە ئەوڕۆ کەم کات دانا سلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما شاء الله أمر ڕۆژێکی خۆشە وایە بەڵێ تۆ پێم بڵێ تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە وڵا مەڕەکان مێناوە لەوە ئێستا کەواتە بۆ ئێوە ئەم سەوزە جیا و ئەم قەرسیل و هینە شتێکی باشە وانە بەڵێ زۆر بانیان سەعات چەند ئەو مەڕی دێن ئێرە ساعات 8 دەین هەتا 3 نیوە عەسر ئەڕۆینەوە ماڵەوە باشە ئەزانی چی ئەگەر ئێستا لەو چێوە بوویتایە ئەبووە هەر بەدوایانەوە بیان جێڕیتەوە لێرە بۆ بەس لێرە بە خۆیان ئیسراحەتین مەڕ ئێستا حتمما تێرەخوا لێرەوە بەڵێ کاکە دانا مەڕ زاوە ئێستا بەڵێ ئێستا وەختی زەنیتی یعنی ئێستا ئەمانە بەرخیانیان ئاوسیشی تایە وەڵا ئەمانە ستێورە بەڵێ وتت کانهێنینێ ئێرە بە خۆمان ئیسراحەتن ئەمان بە خۆیان ئەلەوەڕێن و ئێوەش بە خۆتان دانیش بەڵێ ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ شوانەکانی تر لەگەڵ هاوڕەکانت خۆشە بەڵێ دانیشن بەیەکەوە چالێنێن و ئارە وڵا پێکەوەین عادل کاکە دانا تۆ پێم بڵێ تۆ ئێستا بە حساب شوانی وانە ئەی وەزع لەگەڵ مۆبایلە چۆن مۆبایلت پێە بەڵێ حتمما ئێستا فەیسبوک و تیکتۆک و نازانم ئەمانەش بەڵێ هەموو بەکارێنم کەواتە ئێستا تۆ شوانێکی مۆدێرنی وایە ئارە وڵا تۆ قەت لایڤ شتەکەی بۆ حیوانەکان کە لە کاتێک ئەلەوەڕێن کاتێکە ئاهێن بێ بۆ ئاودان کاتێکیان خەیتە ئاغەڵ و ئەوانەوە جار جارە کاک دانا ئێستا ئاغەڵ تۆ پێم بڵێ ئاغەڵ ئێستا تەڕەوە نیە بەڵێ باشە خوری مەڕێسا پیسە بێەوە نیە بەڵێ ئارە وڵا پیسە بێت باشە تۆ پێم بڵێ بخۆت حەزت لە شوانەیە یا شتێکی مەجبوریە وەڵا عەزم بێتی بەڵێ باشە ئەی خوێندن و شت وازت لە خوێندن هێناوە نەوەڵا وەزم نێنێنەوە بەردەوام بەردەوامی لە چەندی لە هەشتم وڵات تو ئیشەڵا پیاوێکی ساڵحی ئینشاءالله لەگەڵ شایشەڵا عیبادەتەکان حتممە نەکەیت و نوێژەکانیش دەکەی وانە دەشخوێنیت ئیشەڵات تۆ پیاوێکی چاکی ئینشاءالله خی گەورە مەفەقتی کاکە سەلامت چاوەکان یاخۆ
ئەزانی چی خۆشەویستان تەمان پرسیارێکی زۆر نامعقولە من بڵم ئایا ماسیتان بینیوە من دڵنیام کە هەمووتان ماسیتان بینیوە ینی بنەرانی خۆشەویست هەمویان بە جۆرە لە جۆرەکان ماسییان بینیوە یاخود ماسییان خواردووە بەس قسەکە لەسەرەوە نییە ئەمە ماسیەکە پولەکەی نییە ینی لەشی بە پولەکە دانەڕێژراوە گە سەیریکەن ئەوە تا هیچ پولەکەیکی پێوە نییە هەر یەکسەر پێستێکی ساف لوس جا پرسیارمان کرد تەمانم ماسیە ماسی حەوزە لە ناو دەریاچەی دوکانە حەوزی هەڵواسراو هەیە لە ناو ئەو حەوزانەیە ئەڵێ دانەدانە ئەوها کە وەختێک بۆ ماسیە گەڕێ ناخود حەوزەکان هەڵەگرینەوە دانەدانە ئەلەم جۆرە ماسی تایە کە ماسی بێ پولەکەی وایە ئەڵمانیە ئەمە ماسێکەیە ئیتر نازانم احتیمالە تاقیکەینەوە بزانین گۆشتی خۆشە خۆشەویستان ئێستا ئێمە لە دەریاچەی دووکان چوینە لای کاگاراس پرۆژەیەکی جوانی هەیە پرۆژەی قەفەزی هەڵواسراو واتە بە شێوەیەک ماسی لە ناو دەریاچەکە بەخێوەکەن بەڵام وەک دەبینن ئەم تۆڕانیان بۆ داناوە واروە بە جۆرە لە جۆرەکان وەکو قەفەز وایە هەڵواسراوە ماسیەکانی ئەمان کە بۆ خۆیان تێەکەن تێکەڵ نابێت لەگەڵ ماسی بەحرەکە بەڵکو بەم شێوەیە بەخێوە کرێسا زیاتر قساکەین لەسەر ئەم بابەتە بەس گرنگەوەی من بگەمە لای کاگاراس ئەوە مشکلەیە تابان هاچی چۆنە بێ ئەم لایەن تۆڕەکەی لێیە بەس خوا نەخوازە بکەمە ئێوە باشە کاگارازەوە ئێستا چەند مەتر قوڵە 4 متر قوڵە 4 متر زۆرە کە بەحر بێ دەبێتە 10 متر و 12 متر ئاگەر لەبێ لەو تەڕێ ئەمە خشبێ بینەکە ماسێکە لەوێ گیرە خواردووە کاگارە سەلام عەلەیکوم عەلەیکم سەلام ورحمة الله کاکەین بەخێر بێ باشی؟ حاڵ چۆنە باشی بەست باشە؟ سەرچاوم زۆر بەخێر بێت شکر یاخوا بەخێر بێت سەرچاوان ئیتر خۆ ئێستا تەواو لەنگەر تەواو ئێستا سەنتەری خۆت وەرگرەوە هیچ مشکلات نەبێت کاک ئاراس تۆزە باسی ئەم شێوە بەرهەمهێنانی ماسیەمان بۆ بکە ئەمە چۆن مەرهەمێت چۆن ئاوە ئێوە بیرتان لەوە کردەوە کە شتێکی ئاوکەن تاتە بالموناسەبە کاک ئاراس خەڵکی مەمەنداوایە ئێمە ژەمڕۆ هاتوون بەرنامەکەین لە مەمەنداوە ئەتر پێمان باش بوو هەر سەر لە پرۆژەکەی کاگاراسیش بین بۆ ئەوەی کە بەخێر بێنە هەندێک قسە لەگەڵ کاگاراسیش بکەین سەبارەت بە بەرهەمێنانی ئەم جۆرە لە ماسی کاگاراس جارە بالەوە بپرسم بەست تۆ ئەم پرۆژەی لەم بابەتت هەیە زۆر بەخێر بێن کاک پەیوان خۆشحاڵ بووین بە دیدارتان دیارە پرۆژەی بەخێوکردنی ماسی بە شێوەی قەفەز لە پرۆژە تازەکانی بەرهەمهێنانی ماسیە لە هەرێمی کوردستان لەم چەند ساڵی دواییدا بەشێک لە هاوڵاتیان بیریان لە شێوازەیەکی جیاوازی بەخێوکردنی ماسی کردوتەوە لە سەرەتادا ئەنی لەم پرۆژانە لەم سنوورە تقریبەی 4-5 پرۆژە بوون بەڵام بە حکمی ئەوەی کە ینی خەسارەتێکی زۆریان کردووە شێوازی ئیدارەدانەکەیان ینی ئەوەی کە سەرکەوتو نەبوون تایدا بەشێکی زۆریان وازیان هێناوە ئەوەی کە لە دەریاچەی دووکاندا ئێمە ئێستا تەنها ئێمەین کە لە هەر 4 وەرزی ساڵدا توانیمانە ئەو شێوازە و ئەو تەریقی کە خۆمان بەکاری دێین و ئەزمونمان تێدا وەرگرتووە وامان کردووە کە لە هەر 4 وەرزی ساڵدا ماسیمان هەبێ ئێمە ماسی لە پەنجەییەوە بەخێو دەکەین تاوەکو قیاسی ئێستا ئەلحەمدولایە ئێمە گەیشتوونە قۆناغێک کە ماسیمان هەیە لە سەروی 17 کیلۆیە کاگاراس ئەم باخی ئەم جۆرە بەخێوکردن و بەرهەمێنانە
لە چیدایە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەم حەوزە لە شوێنێکی تر بێ لە ناو دەراچی دوکانانە بێت ینی خۆی پرۆژەی ماسی قەفەز کۆمەڵک تایبەتمەندی هەیە ینی ئێستا زۆرێک لە هاوڵاتیان ینی گرفتی کوالێتی ینی بەرزی کوالێتی بەرهەمیان هەیە ینی بەخێوکردنی ماسی لە پرۆژەی هەڵواستراودا یەکێکە لەو بەرهەمە نایە و تایبەتمەندیانەیە ینی تایبەتمەندێکی وای هەیە کە ئەو ماسی کە تۆ ینی ئامادە دەبێت بۆ خواردن جگە لەو علەفەی کە کاربەندەکانمان پێی دەدەن ئێستا دەبینی هیچ پاشەڕۆ مادێکی زیان بەخش لە دەریاچەکاندا بوونی نییە بەڵام لە پرۆژەکانی تروان نییە ینی ماسی بۆ نمونە پاژماوەی ینی جۆگە و ینی ڕووبارەکان دەخوا بەڵام لێرە جگە لەو خواردنێک کە خۆت پێی نەدەی هیچ پاشەڕۆیەکی زیان بەخش ناچێتە ناو پێکاتی ماسیەکە بۆیە ینی وا دەکات ئەمە بەرهەمێکی نایە بۆ تامێکی جیاوازیە بێت کاگاراز بە تۆسە لە ئاوەکەش بپرسین چونکە ئەمە ئاوی دەریاچەیە ئەم ئاوە کۆمەڵە مادەی تایە کۆمەڵە خسڵەتی باشی تایە با بزانین ئەو خسڵتە باشی ئاوە لەسەر ماسیەکان چییە؟ بڵێ بێگومان ئێمە پێش ئەوەی ینی تەسیسی ئەم پرۆژەیە بکەین هەموو پشکنینێک بۆ پێکاتی ئاوەکە کراوە ئایا ئەو شوێنە گونجاو بۆ بەخێوکردنی ماسی ئایا ینی ئاوەکە کاتێک تۆ پرۆژەی لێ جێگیر دەکەی زیان بە ماسیەکە نایانێ یاخود ئەگەر ماسیەکە لە ڕووی ژیانی شەوە مشکلەی نەبێ گۆشتەکەی زیانی نابێت کە دوجار ینی مرۆڤ بیخوات ئەوانە ینی دەریاچەی دوکان یەکێکە لەو دەریاچانەی کە ئاوەکەی وە تەواوی پێکاتەکەی پێکاتەیەکی زۆر سروشتیە و زۆر تایبەت بنە بۆیە ئەو ماسیێشکە ینی بەرهەمەکەی دێت ینی بەرهەمێکی زۆر نایابوو تایبەتە ئەمە وای کردووە کە لە شوێنی دوورەوە خواستی تایبەت لەسەر ماسیەکەی ئێمە بێ و تایبەتمەندێکی تری ئەم پرۆژانە ینی بەخێوکردنی ماسی لە حەوزی هەڵواسراودا تۆ دەتوانیت لە ڕووبەرێکی بچووکدا ژمارەیەکی زۆر ماسی بەخێوکەی ینی لە حەوزی قوڕدا تۆ لە ڕووبەری 1-2 دەتوانی 1000 ماسی بەخێوکەی بەس ئێمە لە ڕووبەرێکی 7 4 مەتر قوڵ دەتوانین 5,000 ماسی بەخێوکەین ینی ئەم جیاوازیە زۆر زۆرە ینی تایبەتمەندیەکی تر تۆ لێرە پێویست بە ئۆکسسیجینی دەستکرد نییە لەبەر ئەوەی سروشتیان ئەو ئاوە ئۆکسسیجینی هەیە جا بۆ ینی لە کۆمەڵێک ڕووەوە ئێمە ڕاستە گەشەمان بەهۆی ئاڵ و گۆڕی کەشوهەوە ئەوانە گەشەمان تاخیرترە بەڵام دوجار بەرهەمێکی نایابتر دەخینە بازارەوە ڕاستە با لە بەرهەمەکەی بپرسم بزانم هۆشیاری خەڵکی ئێمە بە تایبەتی شارەکانی ئێمە کاڵم شارەکانی وەکو هەڵەبجە سلێمانی هەولێر دهۆک تا چەند خەڵکی هۆشیارن بم بە خواردنی ئەم جۆرە لە ماسی ئەم جۆرەی کە با بڵێن بە پێکاتی ئاوی سروشتی ئەژی و هەروەها بەدەست بەخێوە کرێ و وەکو ئەڵێ ئەلەتی کەمە کێشەی تەندروستی بۆ خەڵک کەمە تا چەند خەڵکی ئێمە هۆشیارە ماسەکەی ئێوە زیاتر لەکوێ سەرفە بێت ئەو ماسی ئێمە وەکو باسمان کردیانی ئەوەندە قورسە بۆ ئێمە تاوەکو مشتری یەک جارتامی ئەو ماسیە دەکات ڕاستیەکەی جیاوازی ماسیکە ئێمە لە ڕووی نرخەوە لە ماسی پرۆژەکانی تر گرانترانی پرۆژەی بەخێوکردنی ماسی لە حەوزی کۆنکرێتدا لە حەوزی قوڕدا نرخەکەی بەرزترە ئەمەش بەهۆی ئەوەی کە تێچووی زیاترە بەڵام ینی ئەوەندە قورسە ئەگەر 2000-3000 کیلۆی جیاوازی هەبێ گەرتامی ئەو ماسیەی کرد بەڕاستی ئامادەیە زیاتر بە ینی بەو ماسیە بدە و ئەم ماسیە دەکڕێت بۆ یەکە جارێک ینی تاقی کردەوە بەردەوام دەبێتە مشتری بەردەوامان ئەمە ژوای کردو کە لە شارە جیاوازەکانەوە ئێمە مشتری تایبەتمان هەیە دێ لێرە سەردانی دەکا یان ئێمە لەگەڵ خۆمان بۆی دەبینەوە بەڵام وەکو بە بازاڕیکردنی ینی وەکو ماسی فرۆش و دەستگێڕەکان ڕاستیەکەی ئێمە نەمانتوانیەوە ئەم ماسیە بدەینە ماسی برژێن و دەستگێڕەکان لەبەر ئەوەی کە ینی بەشێکیان ئەم ماسی ئێمە ئەگەر بیخینە بازارەوە لەگەڵ ماسی پرۆژەکانی تر تێکەڵ دەکرێت دوجار لەسەر سومحی ماسیەکەی ئێمە دەکەوێت و ئەو کوالێتیای لەدەست دەدا ماسی پرۆژەکانی تر بە ناوی ماسەکەی ئێمە دەن ئەمە یاکێک لە گرفتە سەرەکیەکانمان بۆی ئێمە کە بەرهەمەکەمان پێگەشت ڕاستەوخۆ ئێمە بۆ جنوبی دەنێرین ماسەکەی خۆمان ینی جنوب بەبەستەوەیە لە شارە عەرەبیەکانە باش کاگاراز بەبزانین قورسی ئەم پرۆژانە ئیشکردن تیانە کێشەکانی گرفت و سێرێشەکانی ئەم جۆرە بەخێوکردنە چییە؟ خۆی بەخێوکردنی ماسی بە تایبەتی لە پرۆژەی قەفەزدا ینی لە جەوگۆڕینەکاندا ئێمە لە بەرزی و نزمی کەش و هەوادا ئێمە گرفتمان بۆ دروست دەبێت بۆیە گرنگە
لەو مەوسیمانەدا ئەوەی کە ئیدارەی ئەو پرۆژەیەدا ینی ڕێخستنی پێدانی خواردنە دەبێت ئەو ینیوانی کە ئیدارەی ئەم پرۆژەیەدەن بزانن لەکەی کەش و هەوا بەرز و نزمی دەکات چونکە ئەگە ئەو کاتێککە هەوا گۆڕانکاری بەسەردادێ ماسیەکەت وەکو بۆ نمونە مانجی حەوت کە پلەی گەرمی جێگرە خواردنی پێ بدەیت ماسیەکە تووشی خەسارەتێکی زۆر گەورە دەبێن ینی نەخۆشیەکی زیاد لە پێویست دەگرێت ئەمەش ینی دەبێتە هۆی زەرەر و زیانێکی زۆر یەکێکی تر لە کێشەکان ئەوەیە ئەگەر ینی پێویستە ینی حوزەکە ئەو پرۆژانە ینی تۆکمە بن لە ڕووی ینی ئەو ڕاگرانێکی بۆی دەکرێت و ئەو چوارچێوانێک کە ڕاجیکراوە دەریاچە و بەنداوەکان بای هەیە ئەنی شەپۆلی گەورەی هەیە تۆ دەبێت ئامادەکاریت کردبێ بۆ وەرزی زستان بە تایبەتی جەوگۆڕینەکان دیسان لە پاییز و بەهاران دەکە باو زریانی بەهێز دێت تۆ دەبێت ئامادەکاریت کردبێ بۆ ئەوەی پرۆژەکەت تێک نەشکێت ینی ئەوانە لە کێشەکانی ئێمەیە باشە کاگاراز ئەو نەخۆشیانەی کە ماسی ئازاد ئەوەی کە لە ناو دەریاچەکە هەیە ئەو نەخۆشیانەی کە ئەو ماسیانە ئەگەر بێت و تووشی نەخۆشی ببن دەراچەکە نەخۆشی تیا بڵاو بێتەوە تا چەند ئەگوازرێتەوە بۆ ماسیەکەی ئێوەش ینی تا چەند ئێوە بەحساب بۆ ئەوە بکەن دەکرێت ینی ئەمە بە جۆرێکی تر بڵین لەبەر ئەوەی ماسی دەریاچە و ڕووبارەکان هەر لە بچووکیەوە لەو ژینگەیەدا ینی لەدایک دەبن ینی گەشە دەکەن و زاوزێ دەکەن کەمتر وایە ڕوبەڕووی نەخۆشی ببنەوە. بەڵام ئەو ماسی ئێمە لەبەر ئەوی لە ژینگەیەکی گەرمەوە دەیهێنین بۆ ژینگەیەکی تا ڕادەیەک سارد ینی ئەمە دەبێتە هۆی نەخۆشکەوتنی بەڵام بە هیچ جۆرێک ینی ئەوی کە تەجروبەی خۆمان ئەو نەخۆشی کە لە ینی پرۆژەکانی بەخێوکردنی ماسیدا هەیە و ڕوبەڕووی بەرهەمی سامانی ماسی دەبێتەوە بە هیچ شێوەیەک ناگوازرێتەوە بۆ بەرهەمی ماسی دەریاچە و ڕووبارەکان. باش ئەی کاک ئاراس ینی تۆ حسابی ئەوە بکە ئەمە ئەبێ شوێنێکی مولائیم و باشی هەبێ یعنی تۆ ئەگەر بۆن منە لەم دەریاچەی دوکانە دەتوانانی لە هەر شوێنێکە کە ویستت گونجاوە بێ ئەم حەوزە هەڵواسراوانیانە ئەم جۆرە قەفەزە دروستکەیت و ماسیتیا بۆ خێوکە یاخود شیاوی شوێنەکەش بۆ خۆی ئەساسە ینی چ جۆرە شوێنێک شیاوە بۆ ئەوەی کە ئەم قەفەزانی تیادا بنێ هەر کەسێک یا هەر بازرگانێکیان هەر کەسێک کە ئارەزووی ینی کارکردنی هەبێت لەو پرۆژانەدا دەبێ ڕێکاری ینی دەوڵەت بگرێتە بەر ینی لە ڕووی پێدانی ئیجازە و یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە بۆ جێگیرکردنی ئەو پرۆژانە دەبێت شوێنەکە گونجا بێساگەر سەرنجدەی ئەو شوێنەکەی ئێمە پرۆژەکەمان لێ جێگیر کردووە ینی ئەم بەرمان بەرزایە ئەو بەرمان بەرزایە ئێمە کەوتوینە ناو ئەم ینی دۆڵەوە ئەمەش وایە بای ئەوەی کە پێی دەڵێن ڕەشەبا نامانگرێتەوە ئەو بای کە ینی لە قیبلەباوە لە دوکانەوە دێت ئەوانە کە زۆر بەقوتن نامانگرێتەوە بۆیە دەبێت شوێنێک هەڵبژێری کەمترین باو ینی ئەوەی کە پێی دەڵێن زریان بیگرێتەوە بۆی پرۆژەکە سەلامەت بێت نەخیر ئێستا تۆ ناتوانانی ئەم پرۆژەیە لە ناوەڕاستەوە جێگیرکەی ینی هەم مەسلەی هاتوو چۆ و پێدان و ئیدارەدانی قورسا هەمیش مەترسی زۆری تێکشکانی هەیە پرۆژەکەت بۆیە دەبێت شوێنە کەڵبژێری کە کەمترین باو ینی ڕەشە با بیگرێتەوە. باشە کاگارازۆ کۆتا پرسیار تەمان ئەم باسی ئەومان کرد کە دەریاچەکە بۆ خۆی کۆمەڵێک پێکاتەی تیا بە دلیلی ئەوەی کە ماسی تیاژی و ماسی باو بڵێن چەندان کەس لەسەرم ئاوە لەنا ئەم دەریاچە ڕاوی ماسیەکەن و بەکو سەرچاوی بژویش بەکاری دێنن ئەم ئاوە بۆ خۆی با بڵێن جۆرێک لە پێکاتە و لە خواردن و لە قەوزە و لە ئەم بابەتانی تایە ئێوە هیچ لەو بابەتە دەگوازنەوە بۆ ناو حوزەکانتان یاخود هیچ لەو سوودوەرەگرن یا دێتە ناو حوزەکانەوە یا ئەبێ ئیلا ئێوە خۆتان جۆرە ئاڵف و ئالیک و چوزانمەوەی کە پێگوترێ ئالەفی تایبەت هەیە بیدەنێ نەخیر بێگومان هیچ لەبەر ئەوەی ئەمە جیاوازی ئەم پرۆژەیە چیانی ئەم پرۆژەیە نابێ بگاتە قوڕ بە هیچ شێوەیەک تۆ ئەگەر جیاوازی بەرهەمەکەت هەبێ نابێ بە هیچ شێوەیە بگاتە ئەو پێکاتانەی کە لەسەر زەویەکەدا هەیە ینی ئەگەر ئەو ینی پێکاتانەی خوارد کە لەوێدای جیاوازی نابێ لەگە پرۆژەکانی تر بۆیە ئێمە بە جۆرێک حوزەکانمان جێگیر کردووە نابێ بگاتە قوڕ و جگەل لەو علەفەی کە بۆ خۆمان پێی دەدەین و بۆی دروست دەکەین نابێ هیچ پاشڕۆ مادەیەکی کە بخوا ئەو کاتی ئەگەر خواردی کەواتە ئێمە هیچ شتێکی جیاوازمان نەکردووە.
چۆنی مبین جار باشی عيبني ئافرین مبین تۆ حەزەکەی زوو زوو بێ بێ وێرە رألا باشە تۆ هەفتەی چەند جارێت وێرە عيد ناسا ئەوە تۆ پێم بڵە حەزت لەم ئیشی ماسی و بەخێوکردنی ماسیە هەیە بەڵێ. باشە تۆ ئەگەر بێ بۆ ئێرە چ دەکەی ئاوە دێیتە سەر حەوزەکان ناترسی بەربیتەوە تا ئێستا بەر نەبوویتەوە بعد ستر برمو ئەگەر بەربیتەوە چ هەڵتەگرێتەوە عجروا بامو إيه؟ دروا بخم تۆ پێم بڵە بە دیوی تۆڕەکانە بەربوویتەوە یا بە دیوی بەحرەکەیە هردوغلا بە هەردوو لە ئەی مەلای زانی تازف تازە فێر بووی مبین کە دێ بۆ ئێرە چی خۆشە عنی سەیری ماسیەکان کەی ڕاوە قولاپێکی بکەی چ دەکەی راقلا ڕاو قولاب خۆ نابێت لە حوزەکانە بیکەی بێت لە دەروی حوزەکانەوە نیە بەڵێ. باشە تۆ پێم بڵێ حەزت لە ماسی ناو حوزەکانە یا ماسی دەرەوە هردوكتور هەردوو باشە تۆ پێم بڵێ ماسی بە چ جۆرێگە خۆی بە برژاوی یا بە سوورە و کراوی فرقنية فەرقی نییە باش ئەی تۆ پێم بڵێ بابزانم تۆ بە خۆ بە تەنیا ماسی ڕاو کردووە ماسیت گرتووە بەڵێ باشە چۆن ماسیت گرتووە بە قولاب بە شەدا و بە تۆڕ بەچی بقلاك وبطوري ئاوە ئێستا ها بینم ماسی زەردی تایە سووری تایە ئەوانە تۆ ماسیەکانە ناسی بەڵێ. دەزانی ناویان چییە أنا أقر أوبن أو زرداني أخم ئاوە بیخۆتن زۆر باشە ئەی بابزانم چوشتە مەکتەبەوە نیە تۆ لە پۆلی چەندی على درتم بوش دەرچوو بۆ چوار بەڵێ. ئافرین تۆ هەفتانە گەربی لەگەڵ باوکتایە دیا جاجار خۆشت دیی على قلام لەگەڵ بابت باشە تۆ بە تەمای ئایشاڵاکە وردەوردە گەورە بوویت یارمەتی باوکت بدەیت و سەرپەرشتی حوزەکان بکەیت بەڵێ. ئافرین بۆ تۆ شکۆ بە خێروێ باش والله شکۆ لەگەڵ مبینە چی یەکترین على أو باقي خالي باقي زۆر باشە ئەی تۆ پێم بڵێ تۆ خۆت بە مەمەنداوای زانی بەڵێ ینی خەڵکی مەمەنداوای وانە بەڵێ. ئەی چۆن ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە لا لقى باقي ئافرین بۆ تۆ ئەی تۆ ئەوێری ماسیەک ڕاوکەی بەڵێ. بەچی لا البشدة بە شەداوی شەداو ئاسانە ئێستا شەداوەکار ئاوەتی ئاوە و هێنەکە ماسیێکی پێوایە بێ بەڵێ. ئافرین بۆ تۆ کاکە محەممەد سەلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته زۆر بەخێر من سەرچاوان سپاس دەکەین کاکە محەممەد تۆ گەنجێکی ماشەڵڵا جوان و ئەدەبی خی گەورە مۆفەقت کات تۆ پێم بڵێ لەم دەمبەحری چ دەکەی وڵا ڕاستی لێرەم لێرە ئیش دەکەم ئەوەندەی کە کاتی شەوێ ئیشەکان تاوا دەکەم وەکی کە زیاتر خەریکی خوێندنەوە و ئەو بابەتانی کە حەزم لێبێ خەریکی سەرقاڵی ئەوانم بابزانم ئیشەکەت تۆ لەم دەمبەحری چییە لێرە خزمەتی ماسیەکان دەکەین ینی ماسی بەخێو دەکەین ینی تۆ لەو حوزە هەڵواسراوەکان ئیشەکەیت وەنیە باشە ینی تۆ شەو ڕۆژ لێرەیت بەڵێ شەو ڕۆژ لێرەم باشە ینی ئەی مانگی جارێک هەفتانە جارێک دەچیەوە شار بەپی پێویستی خۆم بەڵێ ینی چەند کاتم پێویست بێ مەڵە دووەر دەگرم و دەسمەوە ناو ئاودانی قەی ناکە ئەمە هەتا بڵێ جێگاکە خۆشە ماشەڵڵا شوێنێکی زۆر تایبەتە بەس بابزانم بە تەنیا مێنی تۆ ڕاستی بە شوێنەکەم شوێنێکی تا بڵێ ینی خۆشە کەم شەو هەیە بەتەنم مێنمەوە ئەوەندە شکە بەتەنم مێنمەوە بەڵێ ینی هەر خۆم دەبم باشە دەمبەحر بە خۆی سامێکی هەیە ینی بە تایبەتی ئەو کاتانی کە باەت
شەپۆل و ئەوانە تۆش گەنجی خۆ قابلەوە هەیە کە ئینسان ینی خەوفێ بکە هیچ شتێک بە دڵتان نایە شەوانە پەلات و ئاساییە خۆی ئەگەر یەکەم جار دەبی ئەو شوێنانە سەرەتا لەوانەیە تۆزێک حەزەر بکەی بەڵام وردەوردە بەپێی زروف ڕادی لەگەڵ شوێنەکە ینی هەچەند بای بێ و باران بێ ئاسایە بەلاتەوە قەت بووە مەسەرم بۆ منە هەفتەیە کەس نەیە بەلاتە هەر خۆت بی ئێزستانان تقریبان بڵێ کاتێکە ئێرە شوێنەکە تۆزە دوورە دەستە بەهۆی قوڕ و بارانەوە جاری وا ڕێگە نامێنێ چ کاتێک ئێرە بە ئاڵێن زۆر ناخۆشە ینی هاوی نانی لەبەر ئەوەی گەرمایە عادەتەن شوێنەکەشمان بای زۆرە و ینی جەوەکەی زۆر گەرم و ناڕەحەتە تۆ لە کابینەیەکی پاک و خاوێن و گەرم و ماشەڵڵا سیسەم و تەرتیباتایی بەس بابزانم ئەو کاتانەی کە بای بەهێز دێت شوێنەکەش تۆزێک بەرزەدان شوێنی بەرزداتان ناوە با بڵین زۆر مەترسی لەسەر کابینەکە دروست ناکە نانا بە حکمەوەی کە کەبروشتی وەتەنیشتەوەیە ینی شوێنەکەشی بۆ چاکراوە بۆیە کێشەی ناوێ بەڵام هەست پێ دەکەی باشە ئێستا من بینیم کتێبێکی دۆسۆفیسکی لەلایە تاوان و سزا کتێبێکی ئۆرهان پامۆکیش نوردان دامڵە کتێبێکی نوردان دامڵە و کتێبێکی دۆسۆفیسکی چۆنە دۆسۆفیسکی خوێنیتەوە ڕاستی بەهۆی حکومیەوەی کە فەیلسوفێکی بەناوبانگی رووسیە یەکەم بەڵێ بەڵام لە سەردەمەکانی زوژیاوە حەزم کرد بەرهەمەکانی تاقیەمەوە و تاوان و سزایەکێکە لەو کتێبانەی کە بۆ زۆرینەی هەرە زۆری زمانەکانی دنیا وەرجەڵدراوە ئەمە یەکێکە لە کتێبە زۆر باش و خوێنراوەکان ینی ئەمە چەند بەرگێکیشە وەزەم دوو بەرگە تۆ بەرجی دووەم لەلایە باشە چ سوودێکت لە خوێندنەوە کردووە بێگومان یەکێک لە هەرە ئەنی سوودە زۆرەکانی ئەوەیە ئاشنات دەکە بە میلەتانی دەوروبەر ئاشنات دەکە بە کللتوری خەڵکی کە لەگەڵ وەرگرتنێکی ڕۆژمێرێکی زۆر زانیارێک و یعنی فێربوونی کۆمەڵێک کللتوری وڵاتانی دەرەوە بە تایبەت لە ڕۆمان و حتا مێژوویەکانیش ئاشنابوون بە خەڵکی پێش و هەروەها وەرگرتنی سوود لە ئەزمموی گەلان ینی فێربوونی زمانێکی پوختە و ڕەوان بابزانم هەر ئەخوێنیتەوە یا لەگەڵ شاوردەوردە شتیژە نووسی وڵات تا ئێستا دەست نەکرێت بە نووسین زیاتر خەریکی خوێندنەوەم تەنها یادا شتێکی ڕۆژانە و ئەوانە لەوانەیە بنووسم ئەی خوێندن چیت خوێنەوە من کۆمپیوتەرم تاوەکرد علوم کۆمپیوتەر علوم کۆمپیوتەر و ئێستا خەریکی بەخێوکردنی ماسی بەڵێ تا چەند ئاسوودەی بە ئەم ئیشە ناسم ماسیش بۆ خۆی زینەیەکی تیا ینی حەزێکی تیا ئینسان کان بینێ مامەڵیان لەگەڵەکە ینی شتێکی خۆشە نازانم تۆژەوی حساست هەیە بۆیان خۆی ئاو هەر بێزگە لە ماسیەکە هەر خۆی ئەنی سروشتی وایە مرۆڤ ڕایە چێشەوە خۆی جا لەگەڵ ئەوشدا شتێکی زیندوو لەگەڵی بەخێوکەی ینی بەڕاستی شتێکی زۆر تایبەتە زۆر کەم هەیە لی بێزار بینم شوێنە وڵا یەکەم زار و تقریبا 2020 بوو یەکەم زار هات مەسەر حەوزانە خۆی ئەو حەوزانە ینی پێویستی بەوەیە ئەزمموی ڕۆشتن هەبێت لەسەری تۆزێک ئەو سیفەتی نەرمی هەیە شەپۆلی هەیە ئەیتر یەکەم جارم بوو سواری بسمە سەر حەوزەکان نەشم زانی شەپۆلەکان هێندە بەخوت بوون وڵا ئەوەندم زانی لاقم ترازە یەک کۆڵ باڵتە و شتیشم لەبەر بوو کە بەر بووەوە هەتا ئێرەکەوت منە ئاوەکە خۆم بۆ نەداهاتەوە سەرەوە هێندە قورس بووم تەڕبوو بوو ئیتر چاو یارمەتیان دەم هاتمەوە سەرەوە ئێستا مەلا ئازانیت بەڵێ هەی زەرورە لێرە ڕاستی ئیشمان لەناو ئاوە پێشەوەی بێ بۆ ئێرە مەلە تەزانی بەڵێ لە منداڵیەوە هەر حەزم لە مەلە و ئەناو ئاوشتە بوو بۆ خۆت خەڵکی کوێی کارمە ئێمە قەرەتە پێین هەر گوندێکی تەنیشت مەمەنداوە ینی قەرەتەپە و مەمەنداوە هیچ کەسێ نازانێ ئەگەر ئێوە بۆ خۆتان شارەزا لەگەر نازانی کامەیە خۆشمان مشکی لەمانەیە لەگەڵەوە ئێمە داوای مۆفەقیت بووە کاک محەممەدجان خی گەورە سەلامەتێکایە خوا تەمەنت درێژ بێت لەسەر خێر تۆ گەنجێکی بەڕۆشت و باخلاقی ئەوە تا هاتووی لێرە کارەکەی ئەو کاتانش کە ئەمێنێتەوە بۆت خەریکی خوێندنەوەی جیاواز ئەمە ئیشاڵا لە داهاتوە بی بە کەسێکی بەهرەدار نازانی ئەمە نسیبی خی پەروەردگارە ئەمڕۆ تۆ هاتووی لێرە کاسپێکەی ماسی بەخێوەکەی ئەگەر لە حەوزی ماسیە نسیبی خی پەروەردگار نازانی سبێنێت چیە بێت تەسەوری ئەوە بکە کە مەسەرم بۆن منە ئەم ژانە زۆر بگۆڕێ جا ئینشاڵە لە ینی بە ئیشێکی خۆ ئاسوودە بە دڵی پێی خۆش بێ لانی کەم تۆ ئیشێکت هەیە کە هەشتا تۆ دووری لە هەندێک مەشاکلی ناو شار ینی تۆ لە ڕاستە تەنیای تو ئەوانە بەڵام نازان من
بۆ خۆم ینی بەخیلم بەرامبەر بۆ ژیانە خی گەورەمە فقط یاخوا لەگەڵ زۆر بەخێر مسە چاوەکان. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لا گوندی مەمەنداوا و هەروەها لە ناو ئاوی دەریاچەی دوکانەوە ماڵاوایتان لێکەین تاکو بە گەشتنەوەیەکی دیکە و گوندێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.